سرک وزیران دگوتنن خدا گوتی گندلی تنه اونین خلق فعل التبکت حلال تبکتو پاره ببد بلکو به هدردان دمیجی گندلیه دماکو فرمانبره که حکومتی پاره پی بیت دان بوی که کو خدمت بکت لی روینشتیه و تشتکی ناکتن اوه گندلیه اف بابته یعنی اف جوره گندلیه یوه کنینه کو حساب صانهی بحث لی بیت کرنو بسر دابچین براستی جی جهه بایخیه اف کشه مزن یا هرما کردستانه همو دزانین گلک جاران سرک وزیران مسئول بارزانی بحث کریه کو گندلی هیا و روی گندل کاران بوینه بردام جد بن لویه که لی بله هم دزانین بیت حتی راده کی دزی گندلی ها ولی اگر بلین ده 4 سالن یعنی بوریدا حتی نها حکومت چنه کریه سکارن بجم اویمت بجن دگون احبار بربرکو برژه کازور گندل کار کتینه برداد گه لی ویره پرسیاره که آیا تنه هراکو سرک وزیران بحث کری گندل بتنه اون کو پاره دزن بگو ما نخیر فرمان بره کو هفت یان 8 دمجمره کان دامایی هیو تکرای کار کرناوی کمتر جه 20 خولکان بیتن والله اكيد بيجن بيوسنا كتن او خوجوي خواش شيرين بيباش بكتن وسبيد زيجوي خوي رابطو ناف قربالغي بازاري دو انكو يا بو برا دامه و بچيت 1 ساعت اوتومبيل دو بچيت 20 خولکان کار بکن بگشتی اگرم بجید ما مستایی که زانکوی یا قطاب خانه دما کود چیت ناف کلاسه که دا پوله که دا به آماده کاری و به هندک زانیارین دیار کری و کم نشتن قطابیه که پر زانیاری پی بگهیتن افشی جوره که گندلیه وسطایک دما کو کاره کی بودت که تو کار خو بجوانی نکت یانجی لی نزانی تو خو پی بجین پی و هلا ویسید و کید بجین اوه جوره که گندلیه ساق تاکسیه کو کریه کازی دا ترجوی کسی ور بگرید اوه کو سرنشین الگلوی اوه گندلیه کریه کار کو کار خوب جوانی نکت اوه جوره که گندلیه بازرگان مواد و کلوپرین خراب بناوه اصلی و اورجینال دفروشید اوه گندلیه گنجه کیان قطابیه خو پینا گهینیتن دمین خو به درد دتن اوه جوره که گندلیه هزار نمونه دینین وساکو کاریگریه کار راسته خل سر آبوریا هم یا خو هم یا کردستان هویه اگر فرمانبر گندلی نکتن براستی پیچ شوی که بره بری نشتن گندلیه بکت و تا وکو حرمه که افجا بحث لبر پرسن ین گندل ناکین کوب خوشحالی و د کابینا نهدا باشه که زور جوار کار هاتین لادان و خستین بردم دادگیش برویه که امد زدتر وی درباره دا امد راوستین بحثوان کسانا کین اوین کو بجوانی کار خود کن پاره که حلال پاره که حلال ادبنا ناف مالا خود و بسر بلندی و هموش دزانن افکین سکو از بحثوات کم کانه هاکینه از دوی مجارد گل میوانه که خوز دتر دانستاندنه گل بکن برز دکتور نبز نوزاد بسپور کارگیری و آبوریت نواسوری دل گمنه بخیر بین دکتور سپاس دکتور هر وکو بکرتی استباس بکرد بابتی گندلی یا خود گندلی اداری بابتی که زور فراوانه و لهندێک جار بە شێوەیەکی ڕاستە خۆ لە هەندێک جاریش بە شێوەیەکی ناڕاستە خۆ کاریگەری لەسەر ئابووری ئەو وڵاتانە هەیە کە بڵێن گەندەلیەکی کارگیریان هەیە سەرۆک وەزیران با لە وتەی سەرۆک وەزیرانەوە دەست پێ بکەن ئاماژەی بەوەیدا کە فەرمانبەرێکیش یعنی گەندەڵ بە تەناوە نییە کە پارە دەدزێتن بەرپرسێکی دزیکەرە بڵێن فەرمانبەرێک کە کاری خۆی بە جوانی نەکاتن ئەویش دەچێتە خانەی گەندەڵی دا لە ڕووی کارگیریەوە چۆن پێناسە دەکەن ببورن طبعا بابەتی گەندەڵی ئەوەی کە زۆر جار هاوڵاتی باسی لێوە دەکات یاخۆ لە میدیاکانەوە باز دەکرێت زیاتر باسی گەندەڵی دارایی دەکرێت واتە گەندەڵی ئەوەی کە پارەیە پەیوەندی بە پارەوە هەیە بەڵام ئەوەی کە هۆکارە بۆی کە گەندەڵی دارایی بکرێت هۆکارە کارجەڕێکەیە واتە گەندەڵی کارجەر یاخود ئەدمینسترێتیڤ کۆڕاپشن ئەمە هۆکارێکی سەرەکیە کەوا گەندەڵی ئابووری یاخود گەندەڵی دارایی ئەنجام بدرێت جا وەکو باسێکرد لە راپۆرتەکەشدا ینی تۆ بۆ نمونە مامۆستا کە ئەرکی خۆی جێبەجێ ناکە بۆ نمونە فەرمانبەرێک کە دەچێتە فەرمانگەکەی و 2-3 ساعت خەریکی نانخواردن و خەریکی چای خواردنە ئەمە دیسان گەندەڵیە بۆیە گەندەڵی بەڕاستی واتە بەکارهێنانی ئەو پۆستەی کە هەتە یاخود ئەو دەسەڵاتەی کە هەتە بە شێوەیەکی خراپ یاخود بە شێوەیەکی ناتەندروست بۆ بەدەستهێنانی مەرامێکی تایبەتی جا ئەو مەرامە کەسی بێ ئەو مەرامە مادی بێ یاخود معنەوی بێ واتە تۆ ئەو پۆستەی یاخود ئەو دەسەڵاتێک کە پێ دراوە بە شێوەیەکی خراپ بەکاری دێنی
جا بۆ نمونە فەرمانبەرێکت هەیە کە موچە لە حکومەت وەردەگرێت ئەو فەرمانبەرە پێویستە لە کاتژمێر 8 کە دەچێتە داوام تاکو کاتژمێر 3 کە بە بڕوامی کاتی داوامەکەش زۆر کەمە ئەم کارمەندە پێویستە تەواوی کاتەکەی تەرخان بکات جگە لەو سەعاتەی کە نیێڕوان هەیەی بۆ ناخواردن کاتی ناخواردنە تەواوی کاتەکەی بۆ خزمەتی هاوڵاتیان دابین بکواتە هەوڵ بدا کە خزمەتی هاوڵاتی بکات داوامە سعات و دەست بە نانی بەیانی دەکەن دەست پێ ناکەن سعات دەست پێ دەکەن یعنی تۆ بڕۆ بەسەر فەرمانگەکان ئەگەر کارێکی دەبێت لە فەرمانگەکان دەبینی وەکوەیە کە تۆ قەرزاری ئەوان بی نازانێت کە تۆ کارمەندی حکومەت واتە خزمەتکردنی هاوڵاتی ئاسایی یعنی ئەگەر تەبانەمانە جاروا کۆمەڵە بیانوشت بۆ دێنەوە بۆ من هەندێکیان دەڵێن موچە نییە ئێمە بۆیە کارەکانمان ئەنجام بەڵام پێش ئەوەی کە موچەش واتە ئەو کاتانەی کە موچەش بە شێوەیەکی ڕێکوپێک دابش دەکرێت ئەمانە هەمان بیانویان هەبوو بۆیە کە کەسێک کە گەندەڵ بێ دەیان بیانوت بۆ دێنێتەوە بۆی هیچ بیانوێ نییە بۆ ئەوەی کە من پۆستەکەم یاخود ئەو پۆزیشنەی کە بەکار ئەوەی کە هەمە بەخراپ بەکاری بێن من دەتوانم کارەکەم بەجێ بێڵم بەڵام ناتوانم کاتێک کە هاوڵاتیەک مامەڵەیەکی مامەڵەکەی بۆ ڕای نەکەم یاخود مامەڵەکەی بۆ تاخیر بکەم چکە لە کۆتاییدا منی هاوڵاتی گونا هەم چییە کە تۆ تاخیرم دەکەی یاخود بە شێوە لە شێوەکانی دکتۆر قسەی تو بە شەکر گەندەڵی ئیداری یان گەندەڵی دارایی ئەوەی کە بڵێم کێشە داراییەکان دروست دەکاتن بۆ نمونە ئەگەر باس بکەم بەرپرسێکە بەڵام ئەم بەرپرسە تاوەکو چوویتە ئەم منسبە لە کۆمەڵێک قۆناغ و مەراحلدا تێپەڕیوە فەرمانبەرێکی ئاسایی بووە ئەو گەندەڵیە ئیداریەی هەبووە کاتژمێرەکانی ئیشی بە فێڕۆداوە دواتر بوویتە بەرپرسی هۆبەکە بە هەمان شێوە دواتر بوویتە بەرپرسی بەشڕۆ بۆ ئەو اینجا بوویت کە گەیشتە ئەوەی پارەی لە بەردەست بێت اینجا گەندەڵیە داراییەکەشی کردە پێم وایە زۆر ڕاست ئەم مەرحەلانەی هەمووی بڕیوە ینی مەرحەلە و مەرحەلانەی هەمووی بڕیوە بەڵام لەوە خەتەرتر ئەوەیە کە ئێمە زۆر جار ئێمە مجاملەی هاوڵاتی دەکەین مجاملەی کارمەندی حکومت دەکەین ئیتر بە کۆمەڵی هۆکار ئیتر شەڕی داعش بوو کۆڕۆنە بوو دواتر قەیرانی دارایی بوو مجاملەکردنی کارمەندان بەوەی کە بارودۆخ تەواو نییە لێیان گەڕێ با کار نەکەن یان لێیان گەڕێ هاوکاریان بکە بۆی داوامیان کەم بێتەوە یان لێیان گەڕێ زەختی زۆریان مەخەنە سەر ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە گەندەڵی ببێ بە کللتور بەداخەوە ینی بەڕاستی کە ئەم قسەیە دەکەم لە کوردستاندا خەریکە گەندەڵی وەکو شتێکی عیبە نامێنێ ینی تۆ گەندەڵی هەر نەماوە ئەوزانی دکتۆر بەڵێ ینی لە قسەکانی خۆش لە سەرەتا باسم کرد یعنی گەندەڵی وای لێ هاتووە کە بەشێکی زۆرمان بە هەمومانەوە بڵێن بە ڕێژەیە لە کەسێکەوە بە کەسێکی تر بەڵام هەیە و پێمانەوە ئاسایی ئەسڵان هەستیش پێ ناکەین یعنی بۆ بە کللتوری ینی بۆ بە کللتور من کە دەچم سەردانی فەرمانگەیە دەکەم پێشەوەی کە بچمە فەرمانگەکە تەلەفۆنێ دەکەم بۆ کارمەندێکە لەو شوێنە کار دەکەم من گەندەڵم وەکو هاوڵاتی چووکە تەلەفۆنم بۆی کردووە و ئەویش گەندەڵە ینی ئەمە شانازی نییە کە تۆ ئیشت بۆ کەسێک ڕاپەڕاندووە بەڵکو تۆ گەندەڵیەکت کردو تۆ ئەو دەسەڵاتێک کە هەت بووە لەو فەرمانگەیە خراپ بەکارێتێنا بۆ من نەچمە فەرمانگەکە و ئەوەی کە حەقی خۆمە بە مافی خۆم با ساعتێ تاخیر بم با نیو ساعت تاخیر بم بڕوان پێ بکە جاروا ئیشەکە زۆر بە ئاسانتر دەکرێت بەڵام تۆ دەچی تەلەفۆن بۆ کارمەندێ دەکەی یاخود بۆ کەسێ دەکەی ئیشەکەت خۆی بەڕێوە چووە بەڵام ئەوەی دەکاتە دەستکەوتی خۆی یا یارمەتیدانی خۆی کە تۆ یارمەتی داوی ئەگینا کاروبارەکە ڕایی نەدەکات باشە لێرە پرسیارێکی تر دروست دەبێتە بۆچی ئەم گەندەڵیە ئیداریای کە دەبینین زۆربەی زۆری لە کەرتی گشتیدا نەک لە کەرتی تایبەتدا خۆی ئەوان کۆمپانیەکان قبوڵ کە من پێم خۆش بوو بە داتاوە قسە لەگەڵا بکەم چکە کۆمەڵە داتا هەیە کە دەڵێ فەرمانبەری عراقی کەمتر لە 14 خولەک لە ڕۆژێکدا کار دەکەن 14 خولەک لە تەواوی ڕۆژەکەیە خۆزگە ئێمە ئێستا لە کوردستان ئەو داتانەمان هەبووە بۆی بمانزانێ ئەڤرێج واتە تێکڕا کارمەندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرمانگەی بە شێوەیەکی گشتی چەند کاتژمێر کار دەکات کاتژمێری کارکردن بەڕاستی زۆر کەمە جگە لەوەی کە کاتژمێری کارکردن کەمە ئەو کاتێک کە هەیەە لەبەر ئەوەی کەوا یاساکان وەکو خۆیان لە ناو فەرمانگەکان جێبەجێ ناکرێت ئەمە وای کردووە کە کارمەند ئەسڵان سڵ لەوە نەکاتەوە کە گەندەڵی بکات چکە لە خراپترین حاڵەتدا دەڵێ چی دەڵێ پۆستەکەم لێش وەربگرنەوە دەمنێنە شوێنێکی تر دەمنێنە شارێکی تر دەمنێنە فەرمانگەیەکی تر ئەمە سزادان نییە ینی تۆ بێ گەندەڵێکی گەورە بکەیت بۆ منە جاروایە تۆ بەهۆی گەندەڵەکەی توەوە حکومت لەوانەیە ملیۆن دۆلار زەرەر بکە وەنە ئیمزا لەسەر مۆڵەتێ دەکەی ئیمزا لەسەر ئەوە دەکەی کە پارچە زەویە بدەیتەوە بەرهێنەرێک ئەمە گەندەڵێکی زۆر گەورەیە کاریگەری زۆری لەسەر
سامانی گشتی هەیە و کاریگەری لەسەر ئابووری وڵاتش دەبێت بۆیە ئەم ئیمزایی تۆ زۆر خەتەرە بۆیە لە خراپترین حاڵەتدا کە ئەمانە ڕوودەدا ئەوە نییە کە تۆ ئەم کارمەندە بێ سزای بدەیت ئەو پارەی لێ وەرگریتەوە ئەو زیانەی کە چەند بۆ زیانەکە هەمووی لێ وەربگریتەوە تەنانەت کە دەچتە محکەمەش یعنی ئەو یاسانەی کە هەمانە بە شێوەیەکی توند ئەمانە سزا نادا بۆیە لە خراپترین حاڵەتدا ئەوەیە یان بند دەکرێت یان ئەوەتانە تۆ نەقلی فەرمانگەیەکی تری دەکەیت کە لە کۆتاییدا پارەکەی بردووە لە کۆتاییدا زیانەکەی بە مڵکی گشتی گەیاندووە کەواتە یاساکانمان ئەوەندە تۆنین یاخود یاساکان جێبەجێ ناکرێن جگەل لەوە لە ئاستی خوارەوە چکە گەر ئێمە زانیمان گەندەڵی لەکوێیە ئەگەر تەنها ئاستی سەرەوە بێ کە گەندەڵی لەوانە چارەسەرکردنەکەی ئاسانتر بێ چکە چەند کەسێکنەوەی لە ئاستی سەرەوە بەرپرسن لایەن دەبێت یاخود سزان دەدێت بەڵام کاتێک کە دێتە ناو تاک بە تاکی کۆمەلگا یاخود کاتێک کە ڕۆ دەچێتە ناو خوێنی فەرمانبەرانی حکوومەتەوە بەڕاستی ئێمە زۆر خەتەرە ئەمە پێویستی بەوەیە کە معالجەی زۆر خێرا بکرێ و پێویستی بە مجاملەش نییە باسی معالجەت کرد دکتۆر طبعا لەوانەیە بەشێکی زۆر ئەوانەی کە ئێستا بینەریمان دەکەن بڵێن کاکە هەر کاتێک حکوومەت یان هەر کاتێک موچەی خۆمان بە کاملی وەرگرت اینجا وەرن ئەو قسانەمەوە بکەین طبعا لە بێژ 2011 کاتێک معاش دەدرا هیچ کێشەش نەبوو باوەڕ بکە هەر ئەوە بوو ئەگەر خراپتریش نەبوو بێت لەبەرەوەی بە پێ داتای بانقی نێودەوڵەتی لە داتایەک هەبوو لە 2011 تێکڕای کاتژمێرەکانی کارکردن لە عێراق بەگشتی 17 خولەک بوو طبعا باسی 2011 دەکەم ئەو کات کە معاش هەبوو تەرتیبات باشە ئێستا حکوومەتی فیدرالی معاش نانێرێت با بڵێن هەندێک بەهانەیان هەیە مشەخۆرە کە حەقی خۆیانە بە حەقی خۆیان دەزانێت بەڵام ئەو کاتی با بینە سەر ئەو کاتێک کە مافەکانیان درا موچەی خۆیان بە تەواتی وەرگرت هەموو سەرمانگێک پێویستە چۆن مامەڵە لەگەڵ فەرمانبەران بکرێتە خۆی وەکو باسم کرد من کە کارێکم بەدڵ نییە کارێکە دەزانم موچەکەم پێ نادرێ کارێکە دەزانم ناتوانم لە ڕووی ئابوووریۆ پێش بکەوم با نیکەم بۆ دەبێ بیکەی خۆ کەس بە زۆر بە تۆی نەکردو بڕۆ کارێکی تر بکە لەوانەیە موچەکە وەربگری لە کەرتی تایبەتە بەڵام بڕوان پێ بکە ینی وای لە کارمەند کردووە ینی کەرتی گشتی بە جۆرێکم گەندەڵی وای لە کارمەندان کردووە کە تەمبەڵش بوونە ینی توانای ئەوەیان نییە بەشێکیان طبعا کارمەندی زۆر باشمان هەیە بەڵام دیسان ئەمە لە ڕووی ئیداریەوە زۆر مشکلێ چکە کاتێک کە تۆ کارمەندێکی باشت هەیە بەڵام دە کارمەندی خراپت هەیە لەولاوە ئەم دە کارمەندە محارەبەی کارمەندە باشەکە دەکەن بۆیە بە تێپەڕبوونی کات کارمەندە خراپەکەش باشەکەش وەکو ئەوان خراپ دەبێت بۆیە ینی وێناکە ئەگەر بە شێوەیەکی گشتی تەمەشای بکەیت دەبینی زۆر خەتەرە زۆر مەترسیدارە بۆ نمونە وەرگرتنی موچە هاتنی موچە و نەهاتنی موچە ئەمە نابێتە بیانێ بۆەوەی کە تۆ کاروباری خۆت بە باشی ڕای بکەیت ئەگەر حکومت موچەت بداتێ مامەڵی باشت لەگەڵا بکە با خراپت لەگەڵا بکە ئەمە مانای ئەوە نیە کە تۆ ئەو دەسەڵاتی هەتا بە شێوەیەکی خراپ بەکاری بێنێت چکە لە دواییدا ئێمە هەمومان کە سوکارمان بۆ نمونە فەرمانبەری حکومەتە لە دواییدا من زیانم پێداکە وەکو هاوڵاتیەکی ئاسایی بۆیە ئەمانە بیانوونین بۆیە چی بکرێ بۆ ئەوەی کە گەندەڵی ئیداری کەم بکرێتەوە پێش هەموو شتێ حکومت پێویستە چونکە وەکوتم لە ڕووی یاسایی ئەمە نەقسێکمان هەیە واتە پێویستە کۆمسیۆنێکە بێ یاخود دەستەیەکە بێ ئەم دەستەیە لە ناو دەوائیرەکانش ڕۆڵیان هەبێت نەک لە ئاسێکی گشتی یاخود تەنها وێنە گەورەکە ببینیت نە سەردانی دەوائیرەکان بکەن بزانن هەڵسەنگاندن بکەن راپۆرتی مانگانە وەربگرن ئەم راپۆرتانە بەراوردکاری بکرێت دواتر کۆمەڵە سەرڤەی بکەن لە ڕاو بۆچوونی هاوڵاتیش وەربگرن ئایا کاروبارەکانێ چۆن ڕای دەکرێت ئایا داوای بەرتیلیان لێ دەکرێت ئایا داوای هەدایان لێ دەکرێت دکتۆر پێتوانە کە ئەوەی کە هەوکار بووە کە بۆ نمونە خەڵک زیاتر یان ئەوانە تووشی ئەو حاڵەتە بن ئەوەیە کە تەعین بووینە ئەو تەعینە بەردەوامە ئێمە دەزانین هەلی تر لە کەرتی تایبەت خراپ بوو ئێستا لەم چەند ساڵە دەبینین بە تایبەتی لە کابینەی نوێمدا هەلی زیاتر ڕەخساوە بەڵام بە پێویست نییە یعنی چەندین ساڵی دیکەی دەوێت بۆی بڵێن بەجددی خەڵک چاوی لە تەعین بوونان بەڵام هەست ناکەی کە ئەو تەعین بوونە کە هەمیشەیەکە هەیە جیاوازی کردەوە لەگەڵ کەرتی تایبەت لەبەروی گرێبەستی یەک ساڵی هەیە دەزانێت ئەگەر ئیشی خۆی بە جوانی نەکات گرێبەستەکەی نوێ ناکرێتەوە خۆی کۆمەڵێک هۆکار هەیە بەڵام بە بڕوای من یەکێ لە هۆکارەکان دامەزراندنی بەلێشاوی کارمەندان بووە لە کەرتی حکومی بەبێ ئەوەی دراسەی مسبقی بۆ بکرێ پێشەشی بۆ بکرێ ئایا ئەم کارمەندانە بە فیلتەردا تێپەڕیون تێنەپەڕیون ئایا ئەو مواسەفاتانەی لەو کارمەندەدا هەیە ئەو شارەزای و کارامەیە لەو کارمەندەدا هەیە لەگەڵ جۆب دیسکریپشن لەگەڵ وەسفە وەزیفەکەیە دەگونجەی یاننا ئەمە هۆکاری سەرەکیەکەوە ئەم خەڵکی ئێمە تووشی گەندەڵی بۆ نمونە کارمەندێ دێنێ کە هیچ مواسەفاتێکی ئیشەکەی تێدا نیە
کە دەیخیتە سەر پۆزیشنەکە و بێگومان ئەو پۆزیشنە یاخود ئەو پۆستە خراپ بەکاردێنێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لەو حاڵەدا دکتۆر یعنی ئەگەر باسی 10 ساڵ پێش ئێستا بکەین بە بیرم دێ زۆر جار لە ئاهەنگی دەرچووندا کە بڵێن زانکۆی تایبەت کەم بوون زانکۆی بڵێن حکومی بوون پیرۆزباییان لێ دەکرد و هەموو دەرچووەکان تەعین کران ینی ئەوە بوو کە بەبێ ئەوەی بزانی ئەمە باش خۆشیان درک بەوە دەکەن کە ئێستا ئێمە بووینەتە قوربانی ینی ئێستا ئێمە بووینەتە قوربانی ئیتر هەر بە هاوڵاتی و هەر بە کابینەوە هەر بە حکومەت و هەمومان بووینەتە قوربانی چونکە هەمومان لەناو یەک سەفینەیەکان بۆیە لەبەرەوەی تۆ HR نەبوو لە کاتی تایبەتدا ئەمان سەرچاوە مرۆیەکان هەیە ینی بەشێکی تایبەتیان کە پێی دەوتێت بەشی سەرچاوە مرۆیەکان ئەمانە فلتەرینگ بۆ دەکا واتە کارمەندێ لە کەتی تایبەتدا زۆر بە ئاسانی دانامەزرێت تاوەکو مقابلە نەکرێت تاوەکو بۆ نمونە شۆرلیز نەکرێت اینجا مقابلە بکرێت اینجا فحوسات بکرێت اینجا ئەو مواصفاتانەی کە هەیە بەپێی ئەو کارانە ئەنجا تۆ دەی گرێبەستی لەگەڵا دەکەیت بەڵام کاتێک کە تۆ کارمەندێک بەبێ هیچ فلتەرێک بە ناو بە لیستی ناو تۆ دەی دادەمەزرێنی دواتر دەرەنجامی ئەوەی کە کاری خراپ بکاوەیە کە نەقلی بکەیتە شوێنێکی تر بێگومان ئەم کارمەندە خۆی گەندەڵ دەبێ بۆ نمونە کە تۆ پۆستە دەدەیت کەسێک لە کەتی حکومەتدا پێش ئەوەی بیر لەوە بکاتەوە کە من دەمێت استراتیژێتی من چی بێ دوای 5 ساڵ ینی دوای 10 ساڵ بمەوێت شتێ بکەم کە جێپەنجەم دیار بێ بیر لەوە دەکاتەوە کە تەقاعودەکەی خانەنشینەکەی چەندە و موچەکەی چەندە ئەمە بەشێکە لە گەندەڵی ینی وای لێ دەکەن مێنتاڵەتی ئەو کەسانە بەرەو گەندەڵی ئاراستە دەکات بۆی بەڕاستی ئەمە کێشەیەکە و ئەگەر حکومەت بیەوێت چارەسەری بکە لە دامەزراوەکاندا بەشی سەرچاوە مرۆیەکان دابنێ و فلتەرینگی کارمەندانش دووبارە پێداچوونەوە بە کارمەندان بکە ئەو کارمەندانەی کە ناچاڵاکن و کە لە شوێنی خۆیانین واتە ئەو شوێنی شیاوەی کە هەیە لەو شوێنانەدانین ئەمانە بگوازرێنەوە شوێنێکە وەکو کوردی دەڵێ پڕ بە پێسی خۆیان بێ واتە گونجاو بێ شوێنەکان بۆیان و ژمارەی کارمەندانش کەم بکرێتەوە لە ناو دەوایرەکانە چونکە کاتێک کە ژمارەی کارمەند زۆرە بەشێک لە کارمەندان ئەسڵەن ئیشیان بۆتە واستە یعنی تۆ بڕۆ ناو دایرەکانەوە دەبینی کارمەند هەیە هیچ ئیشی نییە تەنها خەریکی واستە و تەلەفۆن و تەلەفۆنکاریە دوو بەکارهێنانی تەلەفۆن سنووردار بکرێت بەکارهێنانی مۆبایل سنووردار بکرێت بە تابەتی کۆمەڵە شوێن کە گومانی ئەوەی لێ دەکرێت کەمان ئەم شوێنانە گەندەڵی تێدا دەکرێت سێ لێخۆشبوون بۆ گەندەڵکاران نەکرێت واتە لە ڕووی یاساییەوە ئەمانە هەموو ڕێوشوێن و هەموو ڕێکارێکی یاساییان بەرامبەر بگیرێتە بەر و ئەو زیانانەی کە بە دامەزراوە گشتەکان کەوتووە ئەم زیانانە پێبژاردننی بۆ بکرێت چوار لە ڕێگەی میدیایە هەڵمەتێکی تند یاخود هەڵمەتێکی فراوان بکرێت بۆ ئەوەی کە شەڕی گەندەڵی ئیداری بکرێت خاڵێکی تر ئەوانەی کە گەندەڵکارن من پێم وایە ئێمە تاوەکو گەندەڵکارەکان بە کۆمەلگەن نەناسێنین واتە پێیان نەڵێن ئەمانە گەندەڵکارن و ئەمانە چۆن ئێستا تۆ تاوانبارە کەسێک دەکوژێت تۆ نیشانی دەدەی بەڵام ئەمە کەسێکی کوشتووە یەک ڕوحێکی کوشتووە بەڵام گەندەڵکارێک کە گەندەڵی ئیداری دەکات ڕۆژانە سەدان کەس دەکوژێ ڕۆژانە ینی ئەمە هۆکارێکە بۆی کە خەڵک کۆچ بکە هۆکارێکە بۆی خەڵک ئینتیمای نەمینێ هۆکارێکە بۆی خەڵک ڕقی لە وڵاتەکەی بێتەوە بێتاقەت بێت لە ڕووی ساکەلۆژە ئەسڵەن کاریگەری لەسەر تێگڕای تەمەنی ئێمەش دەبێت ینی گەندەڵکاران کاریگەریان هەیە لەسەر درێژی و کورتی تەمەنی ئێمەش کەواتە ئەمانە تاوانبارن ئێمە نابێ بە ناوێکی بچووک تەنها وەکو گەندەڵکار بیان بینین بەڵکو ئەمانە دەبێت وەکو تاوانبار تەماشا بکرێت دکتۆر بابەتی گەندەڵی و بە تایبەتتریش گەندەڵی ئیداری بابەتێکی زۆر زۆر دەژێن پێم وایە نییە کە لە دیدارێکی ئاوادا ئێمە بتوانین باسی هەمووی بکەین ینی پێم وایە من پێشنیاز دەکەم کە چۆن بابەتی ژینگە و بابەتی کۆمەڵێک بابەتی تر لە کۆمەڵاتی لە سەرەتایی و دەخێنرێتن لە سەرەتای منداڵەکانمان فێری ئەو بکەین کە ئەم کارانە کاتێک فەرمانبەرێک ئیشی خۆی جوان نەکات کاتێک بەرپرسێک گەندەڵی دەکات ئەوانە هەمووی گەندەڵینە و هەمووی عیبەنە پێویستە لە ناو منداڵەکانماندا گەورە بێت ئەگینە ئەو جلەی کە گەورە بووە هەندێک زەحمەت بەداخەوە زۆر زەحمەتە بەڵام مجاملە نابێ بکەین تکایە ئەم ساڵ بارودۆخ تەواو نییە پار بارودۆخ تەواو نەبوو لەوەتی ئێمە دەژین و چاومان کردوێتەوە دەڵێن بارودۆخ تەواو نیە وەزع تەواو نیە با لێیان بگەڕین تکایە مجاملەی کەس مەکەن گەندەڵکاران با هیچ شوێنێکیان نەبێت لە فەرمانگە حکومەکان لە حکومەتدا لە کەرتی گشتیدا زۆر سپاس بەڕێز دکتۆر نەبەست نەوزاد بسپوری کارگیری ئابووری سپاس لەگەڵ ماوە سپاس بۆ باش